بەپێی ئامارەکان لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا لە سلێمانی 57.3 ملیم باران باریوە کە ئەمە کۆی گشتی بارانبارینی ئەم ساڵە. بەڵام یەکەم بارانبارینی ئەم وەرزە بووە هۆی کۆبوونەوەی ئاو لە بەشێک لە گەڕەکەکان و جیرانی منهۆڵەکان. لە گەڕەکی قڕگەی کۆن ئاوی لافاو نزیک بۆەوە بچێتە ماڵەکانەوە و دانیشتوانەکەی بەترسەوە شەویان بەسەر بردووە. وەڵاهی لە ترسی ئەم لافاوە ئەوەتە ئەو ماڵە ئەمووی ئاوی تێچووە، ئەو ماڵی کە ئاوی تێچووە ئەم ماڵانە بەخوا هیچی نەخەوتوویت. چەند ساڵەوە؟ وەڵاهی تر لە تقریبا 2009 وایە دەمێکەیە وایە بەزیتر ئەم ماڵانە کە کراونەتەوە هەمووی ترسی ئەم لافاو شتەمان هەیە. ئەمە ئەم شەو ڕووخاوە ئەوە ئەم شەو ڕووخاوە. ئەرە وەڵا ئیترا ئەو ماڵانە هەمووی دگاکان قڕوچ و پاو هەمووی ئاو چۆتە ماڵەکانیانەوە ئەو ماڵی ئەو کوڕە هەندی وەستاوە ئەوە ئەم شەو هەر نەخەوتون فەقیرە. لەو شاخەوە کە بە لافاو نایە لەو کۆمپانیاوە هەمووی یەتۆشێتەوە سەر ئەم چەمە ئەخۆ بەخۆڕایەوە لێ ناتوو وێرانی کردووە. یعنی بە یەک جار وای لاتوە؟ وەڵا ئەو تۆزەی چاڵی مابوو کەمەکێگەنا ئەمە هەمووی ئەم شۆی دەکردووە. ئەرێ بۆ خوایە ئەوەی نییە و چەمە خێزن ناوەسێری کرد چۆ ئاڵی هەسانی سافە ئەمەی لیم و چەو تێ کردووە ئەم شەو. ئەرێ بەخوا وای لێ کردووە بەری مەترولیویشی زیاد تێ کرد. کۆڵانەکان ئاوڕێی وەکو نەحی چینێنەوە وەڵا ئاوە منهۆڵێکە لە ئاوەڕێی لا لە قڕگێتە ئەو منهۆڵەوە ئەچێتە سنووق نەگیرا بوو شەو؟ وەڵای شەو بە دیارەوە بووینە ناگیری. بە دیاری وەڵا بە دیارەوە پاکرابەوە پێشتر پێشاوینیش دەرماناوە ئەجینا ئەگەر مەلە عەزەی نەکەین بە تۆز و خۆڵی ئینیش بەردەرگاشۆرینی ژەگیری. شارەوانی سلێمانی دەڵێت بەردەوام تیمەکانمان منهۆڵەکان پاک دەکەنەوە، بەڵام لابردنی سەری منهۆڵەکان گرفتی گەورەی بۆ دروست کردوین. هەروەها بودجەی پێویست بۆ ئەم گەڕەکانی کێشەی ئاوەڕۆیان هەیە لە بەردەستدانیە. ئەمە لە کاتێکدایە کە خەڵک داوای چارەسەرێکی ڕێشەی و خزمەتگوزاریەکی گونجاو دەکەن بۆ ئەوەی ترسی لافاو دووبارە نەبێتەوە. ئێمە هەر 4 فەسڵەکەی ساڵ بڵێن هەم پاییز هەم هاوین هەم بەهارستان ئەم هەمووتەمان بەردەوامە لەلایەن تیمەکانی بەشی خزمەتگوزاری بەشی ئامێرەکان بەشی ئاڕۆ بە هاوکاری کۆمپانیەکانی کۆکردنی خۆڵ و خاشاک ئەتوانم بڵێم ئێمە ڕۆژانە ئەم هەڵمەتەمان هەیە، بەڵام هەندێک جا خۆ دەزانی لەوانەیە کۆمەڵە گەڵایدار کە ئەوەرێت بێتەوە کاروی کەوا سەرقاپی منهۆڵەکە بگرێ یاخۆ بەداخۆ هەندێک وڵاتی زۆر جار هەندێک ماوەدەکە لە ناو منهۆڵەکانەوە کە ڕێگرێکا لە ڕۆشنی ئەو، بەڵام ئێمە ئامێری ساروخمان هەیە لەو حاڵەتە ئەو ئامێرانە بەکارێنی و ناڵین هیچ حاڵەتێکی کۆبوونەوەی لافاو یاخود ئەو کۆبێتەوە. بەداخەوە هەندێک جار سەری منهۆڵەکان لەلایەن خانێ هاوڵاتی و ئەبرێت کامە بەلافتی دیاردێکی ناشارستانیە و ئێمە ینی زۆر جار بەدڵنیای گرفت بۆ کاتەوە ئەو کەسەری منهۆڵەکە پێوەی نەبێ خۆ دەزانی کۆمەڵش دەچێتە ناو ئاوەڕەکەوە بۆی داوامە لە هەوڵاتیان هەیەکەوە ینی حەقە ئەو سەری منهۆڵانە پارێزم و ئێستامە بیرمان لەکردەوە بە شێوکی مشەبەک دروستی کەین کەوا مەجای ئەو نەبێ ببرێت. هاوڵاتیان هۆکاری ئەم کۆبوونەوەی ئاو و دروستبوونی لافاوە دەگەڕێنەوە بۆ نەبوونی ئاوەڕۆ و جیرانی منهۆڵەکان ڕخنە دەگرن لەوەی چەندین ساڵە داواکاریەکانیان پشتگوێ خراوە و کێشەکانیان چارەسەر نەکراوە. هەروەها زۆرێک لە منهۆڵەکانی دیکەی سلێمانیش سەرەکانیان لابراوە و بە قوڕ و لیتەدا پۆشراون. چارەسەر نەکردنی ئەم کێشانە لەم وەرزیستانەدا مەترسی زیانی مادی و گیانیش بۆ سەر خەڵک دروست دەکات. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.